البرنامج ساكوي جنجنا صلاة لبيتن از قطابي دنيا شاكر لقنا غچاره بش سامان آجالی الکلیج زانست اندازیاری کشتوکالیا کن امروز دیگه چند برادر که عملی را کوبونه و بو گفتگو کردن لسه گرینگیا کردید کشتوکالی قوت قطابی امجخ لسن دیبکینه و کنا بیتن تنها هر لاینت تیوری بیتن بالکو لاینت پرکتیکیش دا مدرسه ها بیتن لبرا پیش برنا کردید کشتوکالی دا. لسکوی گنزانه و سلاطان لبید من قطابی فرق مخلص قطابی کالج زانستان دزیاری کشتکالی کن آماز من برهمنانی ماسی کی تندرست و زیاد کردنی سامانی ماسی لهریم کردستان. لبرنامج سکوی گنزانه و سلاطان لبید من علی اسماعیل قطابی کالج زانستان دزیاری کشتکالی کنم قناقی چهارم لقال سوز بجی تا تندرست بید. من قطابی کاک مصطفی خلیفه قطابی قناقی چهارم بشی پاراسنی روی کالج زانستان دزیاری کشتکالی کن آماز من برهمنانی روشتی تندرست و آودان کردنی کردستانه. خيرات ما بالجامعات السلام عليكم. حسنا يا كلية شت كان محاضرة خرابنيا دروشة فيستيفال بفيستيفالا كات شون بو جامبو تجاوب بس كذا بو باش كش كرا أو صالة جواز ولا صالة شركاتي باش جاريان تذاكر خراب نبو باش ميزور جامعات سنك شت بيجن رايون قلت شام أبرو ألايب كينا بيشكش كرا برنامج خوش حاليا لا تنسى دستان بيش كده شكور بطانة يلا تيستك ضرب زين كون يا يلا أنا ونديم جماعة مثانسي أو رباسي لعندي كشتوكالي بكين أما هو ما طلبي كشتوكالينا وك بخشتنا قدر دزانن كزختي استي همودي هان لسه لعندي كشتوكاليا شونكا جينجا من زوزو بيسا بعام ديهان بعض بكين وتسيني أوزونش ما خلي كذا ناودا تيزن كوات دبيتي بكين بيش بكرتي كشتوكالي ببسين لو كزيو بارزن الناوتون أوشتاك زوزو ببلاوة كلا استعدا هي هر بروجكت كشتوكالي بيتن هر لعنكي كشتوكالي بيتن زوزو سبورتي ذكره إدي أم بخم خوان بروجي خومم هر رجلهم قش كخوان بيروكان يا خوان بروجي خوتانن ما بس يمكن بون مناتو سودك بمن دقيني اشتكي من دقوري أم سودك بتو دقينم ونيا لا تنسى والله شيء باشه فخوش حاليا بروي استاك أبينين جيهان وبتابعتي كردستان فوكس جديد لسر لأنك كشتوكاليا كاتنو لكابينين وي حكومتيش كزيادة زخت لسر برو بيشتوني كشتوكالا كاتوا يدي أمش كمسؤولياتك إن لسه وشي قطابي ولا زانكو زانستان دا زيارة كشتوكالا كانين دبي أو مسؤولياتي بطاوي هجرين بطوانين برهمة شي باش ولاني كشتوكالش برو آقارة شي زور باشتر ببين كلبيشيتن إن شاء الله هم لو خون هم لو زيلي داهاتوش باشا كشتوكال لبوتو تاتسن رنگدانه ولا سجالت لسه داهات ولا سه بروجكانت هي طب أنا قربين السر لاني واقعي أما كباز بكين سرتاك أمن هات ما بش كشتوكالي زانيارية شيء أو تومنا بلا كشتوكال بس كإس هاتي من أمري واقع كأبين كشتوكال سن باش أو سن بسود أو أطوانين سن كاري نويتي دا بكين الحمد لله كإس أطواني تم فكري بكار كرنا شي باش تو خدروس بكم وبطوانم لو دهاتو لو برو بيشتوني كشتوكالو برو بيشتوني خوم وبجياني خوم بطوانم لسه كشتوكال كار بكم ويش بكم وبتايبتي برين وكو خوم شخصي خوم ك بشي باراسني رواكم لزانكو صلاح الدين زانستان زيارة كشتوكاليا كان كأمويت إن شاء الله يجي مدي ما ضروري امتحان ما هي كات معنية وريا أمن وكو خوم كيسا طلبي بقائمة بروجي من أوي بطوانم كار لكاري سوزاي بكم سوزاي لروي قشتي مثلا لروي شقام بروجي نشتا زيبون باركو اندازه پارک کان دیزاین کردن و جوان کاری و هر و سر سر کردنی او نخوشانه که روبروی باقصه و سوزایی کنه برنامج سرکفتی بی بس من دیدن که فرهنگش بپرسی مجاله که بدنا وش باخویتن تا چه پروژه هیان با 4 سال خندنی تا چه کریه لکلیه چه فکرک ده هیا من بروجي من لسر أكوابونيك سيستم شنوية لكردستان والعراق ده لوڵاتانی پێشکەوت زۆر جێبەجێ ئەکرێتن بەڵام لێرە تا ئێستا جێبەجێ نەکرێ ئەکواپۆنیک سیستەمەکە کە دەتوانین ڕوەک بچێنین بەبێ خاک و هەروەها لەگەڵ ڕوەکەکەش ماسی بەخێو بکەین ئەوە سیستەمێکی نوێیە کە ئەو بەرهەمەش کە بەرهەم دێتن لەمە لێرەدا دوو بەرهەمی جیاوازمان دەبێت هەم سەوزە هەم ماسی
هەردوو بەرهەمەکەش سەداسەت ئۆرگانیک و سروشتی دەمێت. ئێستا گەشتن سقۆناغێک لەو بەرهەمەی خۆ لەو کارکردنی خۆ لە ئێستا پرۆژەکە جێبەجێ ئەکرێتن تقریبان 90% پرۆژەکەی تەواو بووە. بە فکریت و کە لەنا ئەو پرۆژەی ئیشلۆ پرۆژەی ئەەکەی ئێستا پێت وایە بتوانیت لە سەرتاسەری کوردستان ئەو پرۆژە سەرکەوتی مەسەلەن برین لەلایەنی گەرمیان کە شوەوەی فەرقە لەلایەنی سۆران و ئیداری سەربەخۆی سۆران و سیدەکا و لای منتیقەی بادی ناو دۆچێ ئەو پرۆژه ئێستا کە ئەمن جێبەجێکەم تاقیکاریە چی لە کوردستانی نەکرەیە پرۆژەکە نوێیە ئەوجا دەبی ئێستا ئەمە جێبەجێ بکەین تاقیکردنەوەی لەسەرەکەین ئایا بەرهەمەکەی نەجاحەتدینی سەداسەت یاننا بەخۆش ئەوەی فکرێمە کووە ئەمە ئەو پرۆژێکی ئەەکەین سنتەرەکە بەناوی سستینیبل ئەگریکالچر سنتەر ئەگەر لێرەدا سەرکەوتو و نەجاحەتی هینا ئەما ئیشەی دەگوازنی و شارەکانی بکەنێ باشە مەسرفی زۆر نییە؟ مەصرف بە ژێرەی ئیشەکەیە مەسڵ ئەگەر پرۆژەکە گەورە بیتن مەصرفی زۆرە بەڵام ئێستا ئەم کە کریتن لە 150 مەتر پرۆژەکەم کردیە مەصرفی هەندە زۆر نییە وەکی پرۆژەکانی بکەنێ. ئەڵە خەندە چ پرۆژە هەیە؟ والله پرۆژەکەی من تۆزێک جوانە نمونونەکەمان نییە لە جوانیان زۆر جوانە جارە تۆزێک جوانە زۆر جوانەکە ئاکەیت جوانتری دەکەین ئەوە وەکو نمونونەکە کە هینایتمان پرۆژەکەی من تۆزێک ئەوەیە یعنی پێویستم بە تەڵەبەی زراعی زۆرە پێویستم بە کارمەندی زۆر زۆر دەبیتن توانی هەلیکاری باش بڕخسینی سەدان هەلیکار چونکە ئەسەکەی پرۆژەکە ئەوەیە کە ئەمە چایەکی سروشی پێشکەشی هەموو کەس دەکەین بە تایبەتی تەڵەبەکانی کولێ با باسی سوودی گوڵە بەیبوون نەکەم چونکە سوودەکانی ئاشکرایە خەڵک دەزانیتن باسی چ بکەین ئەچی لە باتیەوەی کە بچی لە دەری وڵات ناردەی بکەیت بێ گەنجی خۆمان کە تەڵەبەی زراعەیە و تەڵەبەی زراعەش نەوێتن ئاساییە پێی نەکرا بخێنی شادەی نیە بچی لە دەشت و دەرەوەتە هەموو دەستنە سەفرێ باش شێر بژاردیها بە ینی کورد بەگشتی گەرمابی سەرمابی چاخۆرەشی عجیبین پرۆژەکە زیاتر ئەجە بچن ئەوەی بکەن کۆی بکەنەوە ئەها مەسەرەن ئەو خاتونە دنیاخان دەچی کۆی دەکاتەوە لەگا عایلەی خۆی بەر هەمیان دەچوو لێ خڕدەکەنەوە ئەمە لەیان دەکردمەوە ئەمە نارم وەرە بە کارمەدی نوژەم بکە بەسکە تو کە دەچێت سفرێ لە خۆت دەچێت دەرێ لە دەچوو بەری ماڵی خۆتان هەیە کۆی دەکەیەوە و دەدەێ من ئەم لە دەکردمەوە بە هەمان شێوە ئەتوو بە هەمان شێوە کاک فەرهەنگ هەرێکت کە کۆی بکاتەوە ئەم لەی دەکردمەوە و پاشان دیکەنە چایەکی سارد ئەتوو لە باتەوەی کە بچی ئایس کافێکی بخۆی لە دێ کولێ سەر دێشی خەوت لێ کەم خەوێ لە باتەوەی کە بچی خواردنەوە چ زە بەخش بخۆی هەر شتێک بیتن کە زیانی هەیە ئەوە سودی هەیە ئێستا لە قۆناغەشی و ئیشکردنەی بەتەواوی بەرهەمەتی نایەن بەرهەمان هینە بەس یەک شتیەکەی لە بۆ زیاد دەکەین کە هەموو کەسێک بتانە بیخواتەوە چکە تۆ زەگەڕی تاڵی دەدا گازی CO2 تێ دەکەین یان دیکەینە خواردنەوەکی ساردەی لە با بڵێن لەلایەنی کۆلژ ئەو نوێگەریەکەی یان دەرەوەی زانکۆی ئەو نوێگەری لەلایەنی زانکۆ دەکەین کە تەبعاً مامۆستایەکانی زانکۆ هاوکار بیتن مامۆستایەکانی خۆم پێیان گوتم بۆ شتێ بکە بیرۆکە لە کنەوان بوو ڕاستە دروستکردنەکەی خۆمە بەس نوێگەریەکە لە کنەوان بوو کەس هەیە سەپۆرتەتە بکەێت باڵێ کەس هەیە سەپۆرتەتە بکێتن مامۆستایەکانی خۆم گوتیان ئەو شتێ بکە ئەمە سەپۆرتت دەکەین خۆشبەختانەوە ینی هێشتا زۆر باشتر لە کولی دیقەتە دەینی مامۆستا بەزیدی هاوکارە لە ئەو پرۆژە و کارانی کەیتن کەەوەژدەی دەست خۆشی لە ڕاگرایەتی کۆلژ کە هاوکاری باش قوتابیان ئەوزام ئەو پرۆژێش هەلیکار باش ئەرەخسنی لۆ گەنجان و چونکە تەمەشاکە ئەمە بەس چاک لە عازی لەمان نییە هەموو دەرمان لە جایەکانە بەس لۆ شتەکەمان هیناستەک لە عازی دێت چونکە ئەو بەرچاوە لە هەموو جەیەکەیە بەس وەرە بەهاوینێ جیاشکەت هەیە بەزستانی جیاشکەت هەیە دەڕوێتن هەرێک لەو جیانە کۆ دەکەیەوە دەهێنێ ئەم دەیکەمەچە ئێستا من لۆ ئەو فکریم لە بۆ هات یعنی تەڵەبم بخۆم مەجالم نییە نیو سەعات ئاوی بکولێنە ئاوەکەی تێکە ناو پیاڵەکی چاکەی تێکە سەری 20 دقیقە کەسەری داکۆشە لێ گەرە ساروێتەوە ئەوجار وەرە خۆشیکە ئەو کاتە هەڵگرت نوشتیوانە برینیانی کە کەپست کردەوە ئەوە کە شکاندی دەکسە دەیخۆی کە کڕیشت دەیخێنەوە ساردکەرەوەی تێکناسی شە لە بلافەکەی کورتە بە بەردەستە هەموو وەختێک بەردەستە چونکە گوڵەکە وشکرایتەوە کە ئەو گوڵەت هەبوو بە سەردانتان ئەو گوڵەت هەبوو هەر کاتەکوستی دروستی دەکەی لۆ خڕکردنەوەی گوڵەبەی بنوشتیوانە بە حکومیەوەی کە ئەمە پاراستنی ڕۆژین ئەوە ئەگەڕێتەوە لایەنی ئەدغالی کە سوپاس لۆخوای گەورە کوردستانیمە لۆ جیا بەهاری و بەگشتی جیا و دەرمانیەکان زۆر بەسوودە خۆشحاڵیشم کە منە بینم لێرکانە قوتابێک توانیتی سود لەو نیعمەتەی خودای گەورە وەربگریتن کە نوێگەریەک بکاتن خواردنەوە چی دروستکات
لەویش مهمتر کە سەتان هەلیکار ئەتوانین دروست کاتن جێ دەستخۆشە بەڕاستی بەس ئەو دنیا خانەکە چێە والله ئەیش تەماوەیەدا هەستم پەنجەمدانە توێژینەوەکی خوێک جورە خوێک من بۆ علەف ئیزافە گر داکووە بکەم نەخۆشیکێن ببن یەکی هەیە یەکی ناخۆشیان مێڵک فیڤەرە و توش دەبێتن زۆر بەجارەش یعنی چارەسەراوەیە قورسە هۆکاریش کێبینا نزبینا کالیسیومەیە تەخوێنێدا لە توێژینەوە خۆدا من ئەنیۆنیک ساڵت بەکارئینە نزبە کالیسیومێن بەرزکر و شتێکی باش بینە جەحەتینە نەزاعەتی باشی ئینە هەلێم الحمدلله يعني ئەو مای دەستخۆشی ژمارە ئاژەڵێت وەختێکم تەجروبە لەسەرکردن هیچ نەبین توش ببن زاکە ئەمە گسکە بینە وزاری وانە بۆ گەورە و شیر و چای بخۆوە شیرەکەیان بەرەمینە چایەکەشینەیە خواردنەوەشی باشە بیت ئینشاءڵڵا کەشێکی ساحیدی بەرهەمینێت تا ئەو خۆی کە ئیزافەی ناو علەفەکەیەکەی هیچ زەرەری تکەنی نییە لۆ مان کار تەنها مستەفا بەرزبینا نزبە کالیسیومەیە ڕێگەت دەبێتن لە نەخۆشیە ئەڵێ ئەنگۆچ ئیشەکەتان ئەوە نییە کە دیزاین وشی دەکەن کە دارەکان نابڕنەوە پڵکەی فڕدەدەن ئەو پڵکی وشەکەنەوە بکەن عەلە بێنەوەن بە خودای ئەتوانین یعنی ئێستا ئەو دانیشتانە پێویستە زۆر بن ئەمە ئەو چار نەفە هەریەکەی لە بوارەکی جیاواز کە فکرە نییە ئەتوانی ئەو چار فکری بکەینی یەک فکری پرۆژەی گەورە هەمێ ڕەتی پێکەوە هەبێ ڕەبتی پێکەوە بیتن کە ئەتوانی بە براندێک پێشکەشیکەی دیێوە شتێکی پێویستە ئەو شەوی ئینشاءڵڵا ئەی باش دقت شتێکتان نەدایە لە ناو کولەی هەرکوی دەڕۆی تو لە عادەکەتە تو ئەو تۆ جوانەوە خەسار دەبێ بەخوای ئەوش عادین گوێ سناعەت دەبێن گۆ چارەسەرشی لەو مەوزوعی بکەنەوە ئینشاءڵڵا بەس فەرهەنگوان بزانم ئەنگۆ بەتەمانەت چ نوێگەریە چیتکە لە ئیشی خۆ بکەین زانتنەوە ئەو ماسیەک لەو بەرهەم دین نەگۆ ئەمە بە حکومیەوەی لە قسمی ماسینە سامانی ماسی گیانەوەرە ئاویەکان لە کۆلێژ کشتتوکاو لە ئێستادا ئەو ماسیەی کە لە کوردستانی زۆر ڕغبەتی لەسرە ماسی کار بوو بەڵام ئیدی لە هەوڵدانە جۆرەکانی دیکەنێش وەلەو ئەمە لە کوردستانی بەخۆ 48 جۆر ماسی هەیە ئەوەی کە دیترێت و لە کوردستانی 20 جۆریان ئەمە لە پێشانگای عرزمان کردو لە پێشانگای کشتتوکاو دوو ڕۆژ پێش ئێستا ئیدی ئەو جۆرانەی کە عرزکرا بوون هەنە لە کوردستانی بەڵام زۆر ڕغبەتی لەسەر نییە ئیدی هەوڵەت دەین ئەوانەی دیکەنێش ڕغبەتیان لە پەیدا بکەین وەکو ماسی شەبوتە تیلاپیا جا پلان و چیلەوەی برین نوێگەریەک بکەن یانی بناسیینێن خەڵک زیاتر بەلای ئەو بەرهەمە نوێنان بڕواتن لە ئێستاداوەشی گوتم تەنها ماسی کارە زۆر گرنگی پێ ئەدرێتن بەس ئەمە هەوڵە دەن ئینشاءڵڵا ئەو ماسیانێت کەنەش بینە ناو بازارە وەکو تیلاپیا جیۆریە شەبوتە وەڵا ئێجا ئەگەر بەرهەمی ماس ئەگەر بەرهەمی تەڵەبەی لۆ خۆمان لۆ تەڵەبەی ئینشاءڵڵا دەکەن دەبی ئیش لەسەر بکەن بەگشتیەوە بکەن بەس لە ئەدی عامەکە ئەوە لە بارزانە من لە سوۆرە بڕێک نێزیی سلە قەڵازیە پێ زۆر بکەین نەم لەو لێرەمە لە هەولێرە بەس ئیش و کارت هاتو چۆ دەگەر وێن دەراوە بزانە نەمانەوە تێکماندا ئەگەر بێت و ڕێژەی ماسی ئەوەی بەرهەمی خۆماڵی لە کوردستانی زیاد بیتن تەبعاً ئەوە کەشی دادەڵی سعرەکەی لە ئێستادا ئەمە بەرهەمی ماسی پێویستی نیە کوردستانی هەمووی پڕ بکەتەوە لە ئیرانی هاوردە دەکرێت لە تورکیای دێتن ئەگەر بێت و ئەو فەراغی هەیە کە پڕ بکرێتەوە تەبعاً سعرەکەشی دادەبەزیتن باشە بێت کە لە ماسی فکر لەوی نەکردەوە کە قەژاڵ و ڕۆبیان و ئەشتانە بێنێ ئەمە هیوایەتەوە شتانە خواردنە دەریایەکان هەنە ئێستا لێرە لە زۆر لە مارکێتەکان لە مەطعمانە پێشکەش ئەکرێن بەڵام ئەتووەکی بێ لە دەزانم زۆرە بەس وەکی بێ لێرە بەخێو وەشی بێ لێرە بەخێو بکرێتن بەخێوکردنەکەی زەحمەتە هەندێک لەبەرەوەی کەشەواکەی فەرقە ئەگەر بێت کەشەواکە شێوە بگونجین کورفەشی زۆری دەبێتن ڕاستە ئەدی بەس بە فکری تو کە ئەتو قوتابی بەشی سامانی بەشی سامانی ماسی و گیانەوەرە ئاویەکانی ئەو ماسیەی کە ئێستا لە بازار هەیە تەندروست پەروەردەکرایە ئەوجا ئەوە دەگەڕێتەوە لەسەر خاوەن پرۆژەکان ریسێرچێک بەحسێک بە دوواداچوونێک وەکو قسم وەکو قوتابی ئەوەی کە ئێستا ئەمە لە کولیەش زۆر جار فەحز دەکرێتن خاوەن پرۆژەکان ماسیەکانیان دینن لە لای دکتۆرەکان و مامۆستایەکان دادنێن ئەوان فەحسیان لەوەکەن ئەوجا ئەگەر بزانن ماسیەکە گونجاوە لە خواردن پێی دەڵێن بەڵام ئەوەی کە ئێستا هەتا ئێستا کرایە هیچ کێشەی نەبووە و گونجاوە لە خواردنی ئەوەی کەنێش ئەگەرێتە لەسەر ساحب پرۆژەکان مەقسەد ئێستا ئەگەر بێت و خواردنەشی باش علەفەشی باشیان بدەنێ
ئەوە طبعاً ماسێکی باش ئەوە پەرۆرەدە ئەبییت و شیاو دەبی لە خواردنێ ئێستامەوەشی قسمی بقایە کە باسی مۆزۆی لایانی سێفتی و ئەوانە بکەین لایەن تەندروستی بەداخەوە ینی ئێستا زۆربەی بەرهەم کە دێن تام بوونیەوە چ پێشی نەمایە گۆڕانکاری زۆری بەسەداهاتە سەبەبەکە لۆسە گۆڕێتەوە کە بە شێوشی تەندروست دەرمانی نادرێتی بە شێوشی تەندروست پەروەەردە ناکرێتن سەبەبی زۆری لایەنی سەرەتانی نەخۆشیەکانیش ئەتوانم برێم لە ئەوە گەڕێتەوە کە پرتەقالە مەسەن لە دەری وڵات هاوردەکرێتن دەرمانی زیادی پێداکرایە فکر لەوەی ناکاتەوە داخوا لەکنەمە چێ بەکاردنی چی ئەخواتن مەسوولیاتی لەسەر شانی خۆی نییە ڕاستی بەداخەوە کە ئەو شتانە دێتن زۆر تامی گۆڕایە نەخۆشی دروست دەکاتن ئیدی ئیشاڵڵا ئەمە وەکو ویقا ئەوشن کردیەکە شتێکی وەحیەکی وە دروست بکەین جوتیاری ئاگدارکەینەوە بهینەوە سەرەی باش سەرێ ئەو میوانەی کە لە کوردستان خەسار دەبێ دەکرێ وشک بکرێتەوە بکرێتە عەرەب لە بە ماسی لە پرۆژەکەی خۆم کە پێشتر جێبەجێم کرد ئەو شتەمان هەبووەمە باشە دنیا خان سەبار لە پرۆژەکەی ئەو بەڕای تو پێدوانێ کە پرۆژەکەی خۆشت نەگەری ئەو کە ئەو میوانەی کە خەسار دەبن بۆ نمونە ئەو میوەیەت سێوە لە عادی دەکەویت تۆزێک لایەکی کەڕوگرتیتی لایەکی خەتی پێداهاتی نافرۆشرێ کردی کەی و ئەو بەشی کرد مثلەن تێک چۆلی کێوە وشکی کێوە یان بێ وشکردنەوە ڕاستە خۆبێکی عەدەب لە بۆ حیواناتی آخر جاره هی نشین او همین شتا بکار بینین تازه سب لبند کو تازه لقسمی سامانی آنجالی ما هم بود دواجنه هم بو آنجالیت گوره تازه بود دواجنه که زور جران فیش اویل بکار تیتن بس ام بکار ناینین چونکی بش نيجي تأثيرات ديال الطماوي هبيتن دابي عاود شتكو ام كارتينين بعلف تأكيد لسا بكينا بتيز بو بكين كو كاريجاري لسا برهمنا بيتن بش نيجي ام برهم كو بتيتاب كار اينا سامن ك لسا بروجي هنزير ايش مذكرت لداركان باشا لهر دارك كأجر او دارات برهمكاي لتاي ورزك 100 كيلو بيتن 20 كيلو رغده بي ديت اخواري يعني نابته هنزير باشا بس او لو ماسيش استفاده بيتن او شتانه برين اخذ بتجربه لسا كان بظن يعني تشتاق بيتن اما تيست ما كله بو ما جايزو عندك باشو زحمة أو برهماني كمقصد منه بكاربين إذا الزيتون بلى لأن الزيتون ده تواني رونا كور بقولين لا على فكي بكاربينين يعني فلك ايش تيدي كأتواني برين بقشتي والله أويد كني ناو كي جاتان كان ناو كي فرد دري ناو كي زيتوني او ناو كدم تحت دلم الزيتون بعام هم فلككي هم أوي كني جوشت نكي وناو ككشي ده تواني لا هو بكريتن معمل أنا بكاردتن وكورونك له على فكي او السودي اللي ودر جيتن بلام اواني دي كاني عندك زحمتن تنشي ماسي بخود زان ناتواني هم مشتشي بخوتن اذا بالضبط لسا اقصيتو اواني ساماني اجلش يعني زور بيزا او غوشتي كيسا اي كرين تاما كاين تامي زور فرق لقلوي خوماري لقلوي لقندان بخيو اكري انجو سبب كيسيه تاما كي غورا يعني كو كارتين البو على فكي على فكرة كارداناوي لسه طعمه برهمة كيت بيتن تزايك بيشتريش من قلت فيش اويل ما هاي أمبو دوا جنب كارتينين اگر کار بینین بالنسبه که زیاتر به کار بینین زور جراده بینین وقتی که مریشککی تدخوی گوشت مریشککی تام صار لتید بین صار لتیدن سبب چه اما ده که با علفه که اضافه کرده همه ماده که گنجاونی نبو اضافه کرنه لأنك لولا يعني برين خواردن برين لو بروجي صوزاي كامل إن شاء الله بتمام اشتري أبكم لو زيادة روي هي اللي بكار هنا أو درمانانا لو أو دارو بارو قلو فريزي صوزاي سا بوينتك تي بوينتك أمن ضلهم أو دارو بارك أتو تساعدكي ها بون من كسك دتي دارو باركان شكي دغوري ونيا ديزاينك دغوري أو كلك قدمينتوا أو ميوي قدمينتوا كخسار دبي كبكارنا نابتبرهم نيكي نباش ماوا وشكي بكينوا وكو قلا أطواني لو مثلا كنترول كرنوي نخش بس إيدي إيش اختصاصي هي دراسة كرنية تنستيبل شيء دبي زي بس كي بس ذكري بكرة حلب اللي بعده كخسارة علفنا بس هم ما داني دار هم ما داشنا تازه هندکی تای اگر تو زور بکار بینی دی توکسید چه بیت جهراوی تبیتن زركي زيادة بلا قازان زكي ابي اوش بطوانين يعني بشو تشريكو بيك ديزاين دراسة بكريتن يعني شو هيك زور يعني اوش ذكري بيك بروجا كبس او برهمانه خسار دبي دراسة لسبب كاتن وش كاتو بكاتا علف بالضبط بريجك ديالي كراو تجربة بالآن بس من ولاتي راك او هم مستوي برهم دينيتن خو همين
هاوردە ناکە ئەو گوسێ و ناخورێتە گۆڕانکار تێدا کای کاتە شەربەت کاوشە ساسین گوۆە ئەنی ئەوە شەتوانین سوودی لێ ببینین لەلایەنی دارایی لەلایەنی مادی ئیسیفادەی ئەبیتن بەس دەبی دیراسەکی زۆر ڕێکوپێک کوتاوی لێ بکەین هیچ گوتی نەک زەرەرن لێ بداتن تووشی نه هاي زرر زیاترە زۆر جۆرە ئەگەر شتێکی ئیزافەکەین بۆ علەفەکەی بکار بینین ئاژەڵەکە دی تووشی ژەهرەوەی بوونی بیتن جۆرە های دوو بیتە سەبەبێن دو ئاژەڵەکە هەر بمجیتن ئەوە زەرەر پترە يعني كنت وقت تشتكي زيادة نبي نبي تبخشموا زرنا كمان مصدر تلجيك جديدة. باشا قد تسبي مزرعة جدابنا. أنقول لبوي كان مثلا تصميمك يعني فحصي خاكك اللي بو بكن أو خاكة أو مزرعة بكوتي تنوع عمي وشي ديت انت دابسيني. من أمن لزي شو كردستاني مزرعة كم كريا. بارت عادة شي كورم كريا خانية كم لنا وساكريا. لو خانية كلنا وساكريا باش زوري أكمل صوف زاي. باشە یەکەم شت کە ئەماچین دیراسی جێکێکین داخوا پلەی گەرمی کۆ ئاوی هەیە زستانان کۆ هاوی ناو کۆ پاییزان کۆ ئەوەیە دووش خاکەکەی بزانانی داخوا چ مادە چ تێدایە چنەوە ئەدارە چلۆ بەکاربین چنەوە ئەسنفە چلۆ بەکاربینی سەوزایی بوو هەروە خاوەن ماڵەکە چێوێتن خاوەن مەزرعەکە چێوێتن نەک بڵێن وەڵی حدیقەچی بچینین و خەڵاس و بەس دیکۆر بەزی کردبی شتێکی نمونەیی جوان پێشکەشە ڕێت و چێ فەرهەنگ لەسەر مۆزوانە وڵی ئیجا ئەمە شەوڵەدن ئینشەڵا لە بواری کشت و کاڵی بەرەو پێش ببین بەخۆ دەزانی ئێستا هەرێمی کوردستان تەنها پێش بە نەفتی ئەبەست و لەو چەند ساڵێک دوایش بە خۆشحاڵیەوە سەرۆکی حکوومەت کە زۆر گرنگی بە کەرتی کشت و کاڵە دەتن ئیدی ئەمەش وەکو بەشی سامانی ماسی لە ئێستادا هەوڵەدەین بەرهەمێنانی ماسی زیاد بکەین و پرۆژەکەی مش هەر لەو بوارەیە کە وەکی گوتم ئەکواپۆنیکە بەرهەمهێنانی ماسی و سەوزەواتە وەکو خاس و فراولە و ئەوانە بەیەکەوە ئینشەئاڵڵا هەوڵ دەدەین کە بەرهەمەشی ئۆرگانیک و تەندروست بەرهەم بێنین بزانین والله وەکوی کە باسم کرد چاک لە عاجیلەکەیە لە باتیەوەی کە لە هەموو ڕێستورانتێک شربەتی فرێش بەردەست بێ حاوەڵە دەکەین چای سروشتیش بەردەست بێ چکەوە لایەنە سەحیەکەی باس ناکرێت دەستەکانتان خۆش بێ زەماعەتان سمڕۆین درەنگە دەستان خۆش بی زۆر خۆشحاڵ بووین ئینشاءڵڵا دووبارە پێکەوە دادەنیشین و پێکەوە پرۆژەی گەورەتر شتی زەخمدر دەکەین و کوردستان و کەرتی کشتوکاڵ بەرەو پێشەوە دەبین نزیکە و پرۆژانێت جێبەجێ بکەینەوە پێکەوە هاوکاریەکەین ئینشاءڵڵا دەستان خۆش بێت